10 ساڵی دیکەش کۆتایی هات لە ماوەی ئەو 10 ساڵە کۆمەڵێک یاری گەورە و نایە بڵاوکراونەتەوە لە پڕداهاترین یاری مێژوو سەرهەڵدانی یاریە باتڵ ڕۆیاڵەکان 15 یاری بەهێزی 10 ساڵی ڕابردوو لە 2010 بۆ 2020 ژمارە 15 هەردوو یاری لیمبۆ ئینسایت گەر بڵین سادەترین دوو یاری 10 ساڵی ڕابردوون هەڵەنین بەڵام لەگەڵەوەی سادەن پەیامێکی گەورەیان هەیە چیرۆکەکەیان ئەوەندە ئاڵۆزە دەتوانین بە ڤیدیۆیەکی یەک کاتژمێری ڕوونکردنەوەیان بۆ بکەین دوو یاری ناوازەی پلاتفۆرمەرن پێویستە لە مۆبایلەکانتان تاقی بکەنەوە ژمارە 14 یاری ئەیپێکس لێجەندز ئەیپێکس باشترین یاری باتڵ ڕۆیاڵە زۆر سوودی لەسەر چاوە یاری تایتۆن فۆڵ وەرگرتووە بۆ دروستکردنی ئەزمونێکی خێرا خەڵات بەخش جوڵەی سەرنجڕاکێش کەشێکی سەرنجڕاکێش یەکێکە لە باشترینەکانی 10 ساڵی ڕابردوو بێگومان لە پەبجی و فۆرتنایت باشترە بەڵام بەقەد ئەو دوو یاریە گەیمەری نییە لە ژمارە 13 هەردوو یاری ئەساسن کرید ئۆریجن و ئادسی بگومان دوو یاری جیاوازن بەڵام شایانی باسکردن چونکە هەردووچیان لە ڕووی تەکنیکەوە پێشکەوتنی زۆر گەورەیان بە یاریەکانی ئەساسن داوە ئۆریجن باسی فرعونەکانی میسر دەکا گەیمەر حەز دەکات لەو جیهانە بسۆڕێتەوە و کەلوپەلەکانیان بەکاربێنێ و چیرۆکەکەیان بزانێ لە ئادسی لێۆنانی کۆنە ئەفلاتون و لیۆنایدس دەبینی هەستێکی خۆشە وەکوەوە وایە کتێبێک دەخوێنیتەوە ژمارە 12 یاری بڵەدبۆرن یاریەکی زۆر گرنگی 10 ساڵی ڕابردووە چونکە کەشێکی خوێناوی توندی گۆفێکی دروست دەکات بۆ گەیمەری سەر و 18 ساڵان بە فیلمێکی فانتاسی دەچێت قورسی یاریەکە نایابە پێویستە ئەو یاری تاقی بکەنەوە چونکە ئەمە شێوەی بەناوبانگترین یاری ئێستاە لە جیهان لە چاو بڵەدبۆرن لە ژمارە 11 The Witcher 3 Wild Hunt ستودیۆ CD Projekt Red ستانداردی نەخشەی یاری جیهانی کراوەی زۆر بەرز کردەوە نەک تەنیا نەخشەی Witcher 3 زۆر گەورەیە بەڵکو زۆر چڕا لە کاراکتەر و درڕندە و چیرۆکی هەمە زۆر باشترین یاری 2015 و پێویستە گەیمەران تاقی بکەنەوە لە ژمارە دا یاری Horizon Zero Dawn ستودیۆی Guerrilla Games لە 2017 دەرگەی جیهانێکی کراوەی خەیاڵی زانستی کردەوە کە باسی دوای قیامەت دەکات بەڵام بە بەهشتێکی ڕنگداری پڕچیرۆک دەچێت Horizon جگەلەوەی یاریێکی نایابە یاریێکە زۆر قەشەنگ و جوانە ژمارە 9 یاری GTA 5 لە 2013 ڕۆکستار جیهان یاری هەژان بە بڵاوکردنەوەی GTA نوێ خاوەنی چیرۆکێکە بە سێ کارکتەر یاری دەکەی بە مایکل یاری بکەیت ترێڤەر لە شوێنێکی دیکەی و خەریکی کاری خۆیەتی بە ترێڤەر یاری بکەی فرانکلن خەریکی کاری خۆیەتی جگەلەوەش مۆدی ئۆنلاینەکەی بە ملیار دلار داهاتی کۆکردەوە و بۆ پڕداهاترین بەرهەمی تەرفیهی لە تەواوی جیهان زیاتر لە 5 ملیار دلار داهاتی کۆکردووەتەوە ژمارە 8 یاری کاپ هێد گەر باسی یاری قڕز بکەین بێگومان هیچ یاریەک بەقەت کاپ هێد قڕز نییە گەیمەر دەبێت چرکە بە چرکە جوڵەی بۆس فایتەکان لە مێشی سەیڤ بکە بە ستایڵی کارتونی 1930ەکان کاپ هێد یاریێکی زۆر نایابە ژمارە 7 یاری Call of Duty Modern Warfare گەڕانەوەی بۆ بنچینەیە و یاریەی خۆشمان دەویست ئەویش Call of Dutyێکی پاکە لە لوتبۆکس و چەچی بەپارە و چاوچنۆکی Activision لەگەڵەوەش یاریەکە چیرۆکێکی باشی هەیە کەسی کورتە بەڵام مۆدی ئۆنلاینەکەی نایابە و شایانی بەسەربردنی کاتە تێیدا چونکە زۆر خەڵات بەخشە ژمارە 6 یاری Uncharted 4 A Thief's End کۆتایی هێنان بە چیرۆکەکەی Nathan Drake ئەو کارکتەرەی بەشێکی زۆر لە گەیمەران تەمەنی مێردمنداڵیان لەگەڵی بەسەر بردووە بێگومان دەبێت کۆتاییەکی نایاب بێ Uncharted 4 سوودی لە تەواوی توانای PlayStation 4 وەرگرتووە و یاریێکی زۆر قەشەنگە ژمارە 5 یاری Death Stranding کۆجیما دوای وازهێنانی لە کۆنامی بەهۆی زۆری تێچوو یاری PT Silent Hill ماڵێکی دیکەی دۆزیەوە ئەویش کۆمپانیای سۆنیە پرۆژەی خەونەکەی بەجێهێنەکە یاری Death Strandingە بێگومان یاریەکەش مێشکە بلیمەتەکەی کۆجیمایە لەسەر شاشە قورسە ئەستەمە نایابە هەندێک بابەتی زۆر سەیرە لەوانەیە بەس کۆجیمە خۆی تێی بکە ژمارە 4 Resident Evil 2 Resident Evil 7 یاریێکی نایاب بوو بەڵام سەرجەم گەیمەران لێی ڕازی نەبوون بەهۆی کامێرەی کەسی یەکەم و ترسناچی یاریەکە کاپکۆمیش بۆ ڕازیکردنەوەی دڵی هەمووان دووبارە یاری Resident Evil 2یان دروست کردەوە بە گرافیکی نوێ هەمان چیرۆک هەمان کارکتەر لە کۆتایی بێگومان دڵی هەمووانیان ڕازی کرد ژمارە 3 God of War سۆنی و ستودیۆی سانتا مۆنیکا کارێکی نایابی بلیمەتیان بە دووبارە نیشاندانەوەی کریتۆس کرد ئەمجارە وەکو باوکێک لە جیهانێکی نوێ کە نۆرسە لە جیاتی یۆنانی کۆن God of War بە باشترین یاری 2018 بژێردراوە و بێگومان یەکێکیشە لە باشترینەکانی 10 ساڵی ڕابردوو ژمارە 2 Red Dead Redemption 2 ڕۆکستار لە دوای 2013ەوە چوونە باری بێدەنجی
تا 2010 کە یاری Red Dead 2یان بڵاو کردەوە. Red Dead 2 لە ڕووی تەکنیکەوە باشترین یاریە لە مێژوودا لە دروستکردنی کەش و هەوا ئاسمان ئاژەڵی جیاواز دروستکردنی ئەو هەستەی وا دەزانێت جیهانێکی ڕاستەقینە دەڕۆی هۆ بێگومان چیرۆکە نایابەکەی ئارتەر مۆرگن ئەستەمە یاریەک بتوانێت کارکتەرێکی وەکو ئارتەر بە گەیمەر بناسێنێ کە پێشتر نەیبیست و نەیبینیوە دوای تەوابوون یاریەکەش گەیمەر وا هەست بکە کە ئارتەر بەڕاستی لە ژیاندا هەبووە چونکە زۆر بە لە ڕاستی چوویی ژیانێکی کاوبۆیی ئاوڵۆ بەسەر دەبە. ئارتەر باشترین کارکتەری گەیمە لە مێژوودا. ژمارە 1 یاری The Last of Us Part 1 باشترین یاری لە ماوەی 10 ساڵی ڕابردوو لەوانەیە سەرجەم ئەو یاریانەی سەرەوە بێ بەڵام بێگومان گەیمەران لەسەرەوە کۆکن کە هیچ یاریە بەقەت The Last of Us کاریگەری نەبووە. لە 2013 لە کۆتایی ژیانی PlayStation 3 بڵاو کرایەوە. The Last of Us چیرۆکی پیا و کچێک لە قیامەتی زۆمبیەکان دەجێڕێتەوە هەست بە زیندویی پەیوەندی نێوانیان دەکەیت. چیرۆکێکی نایاب نوانێکی نایاب دۆبلاژێکی نایاب بێگومان بەشی دووەمیشی هەر نایاب دەبێت. The Last of Us باشترین یاری 10 ساڵی ڕابردووە.